ئەم کاتتان باش هاوڕێیان ناوی من دەشنێ موراد هونەرمەند و سەرۆک ڕێکخراوی مناڵانی سەوس لە هەولێر کە لە 2012ەوە دەستمان کردو بەکار و لە 2010 دامەزراوە. هەموو تیشکی ئێمە لەسەر ئەوەیە چۆنی هۆشیاری ژینگە پارێزی لە نێوان مناڵان بڵاو بکەینەوە. تا ئێستا ئێمە بە سەرکەوتوانە توانیمانە لە قوتابخانەکان ئەم کارە جێبەجێ بکەین لە ڕێگەی ڤیدیۆ و لە ڕێگەی دەرزی تایبەت و پەرتووکەوانێ و چاندنی حەوشەی سەوز و ئەو دار و گوڵانەی کە ناوخۆن و باشن بۆ پیتێنەرەکان وەکو هەنگەکان. دوای ئەوەی کە توانیمان بە سەرکەوتوو 6 مانگ ئەم کارە بکەین وەک ئەنجامێک بینیمان کە مناڵان زۆر خەمخۆری ژینگەن و دەیانێت بە هەموو شێوەیەک بیپارێزن و تێدەگەن کە ئەوان لەسەر و ژینگەنین بەڵام بەشێکن لە ژینگە و ئێمە چەندها ئەمانێ بە هەمووتان بڵین سپاستان دەکەین بۆ بەردەوامبوونتان بۆ دەنگبەرزکردنەوە بۆ ژینگە پارێزی و پێکەوە زیاتر کار بکەین تاوەک داهاتوو بۆ هەر هەمومان بە کردداری دروست پارێزراوبێ. من زۆر حەزەکەم ڕێکخراوەکەمان بەردەوام بێت لە ئیشکردن لەگەڵ ئینستیتوتی تر ڕێکخراوی تر لەگەڵ حکومەتی جیاجیا نەک هەرێمی کوردستان یان بەغا بەڵکو حکومەتی جیاجیا چونکە من لەو بڕوایم تەنها لە ڕێگەی پێکە و ئیشکردن کۆلابۆریشن دەتوانین زووتر و باشتر یارمەتی یەکتری بدەین و چارەسەرەکان چاکتر بکەین تاوەک هاوکار بین گۆی زەوی بگرێتەوە سەر و ئاستە جوانەی خۆی. هیوادار مناڵەکان بەو پەروەردەیە بەو زانیارانەی کە وەری ئەگرن هەموو ریسۆرس هەموو سەرچاوەیەکی بەدەستەوە بێ تاوەک بتوانێ شەڕ بکات بۆ بەرانبەربوونەوەی گۆڕانی کەشوهەوە چونکە هەموو توانایەکیان پێیە مناڵ و گەنج بەس کە تۆ سەرچاوی بدەیتێ زانیاری بدەیتێ پەروەردەی بکەی بە شێوەیەکی جوان ئەو خۆی بەتوانایە و زیرەکە و دەتوانێت بگەڕێ بۆ innovative solutions.